کورد پێویستی بەوەی نەبوو خۆی تەسلیمی ئێران بکەیان خۆی تەسلیمی تورکیایان هەروڵات لەبەرەوەی قەراری نێودەوڵەتی هەبوو 680 مع الأسف نازم سەرکردایەتی کورد هەر حەزی لە کرێگرتەیە نازمێت دەنا چ پێویست بە ئێرانە چ پێویست بە تورکیایە تو قەرارت هەیە چەند قەرارێکی گەورە 688 986 ئەوەی پێی دەگوترێ خەتی 36 یعنی خەتی تەیران زۆر قەراری هەبوو من دەبینین حیزبەکانی کوردستان کە چەکدارن بەداخەوە کە دەرێم هێزی نیزامیان نیە هێزی ینی حیزبی چەکدارن ئەوانە حیزب چەکدارەکانیان لە بۆ پارێزگاری کوردستان و لە بۆ داگیرکارینەوە ئێستا هێزی چەندین دەوڵەتی دەور و بەرمان لە ناو خاچی کوردستانە بەڵام وا دەبینی تەقەچی ناکەن ئەو هێزە زۆرتر پارێزگاری حیزب و قیادەیە دژی میلەتەکەی خۆی قسەی کۆتایی ڤار دەیکات.